بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر دواکەوتنی پێکێنانی حکوومەت دوایندەی دۆخی سیاسی هەرێمیش دەکەین. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەیەک بەڕێوەچوو لە نێوان مەسرور بارزانی و باڤڵ تاڵەبانی، بەڵام زانیەکان باز دەکەن کەم کۆبوون لەبارەی پێکێنانی حکوومەت بێئەنجام بووە. ئەمە لە کاتێکدا 6 مانگ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە. سەرەسەردەی ئەوە دەکەین بۆچی دواکەوتووە، لێکەوتەکانی چی دەبن، پارتی ویکێتی لەسەر چی ناکۆکن و بەردەبەرم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشدان ئایا پارتی ویکێتی بەیەکەوە بەشداری دەکەن، ئایا لایەنەکانی دەرەوەی پارتی ویکێتی دەتوانن بەیەکەوە لیستێک پێک بێنن، ئایندی دۆخی سیاسی هەرێمیش چی لێ بەسەردێت. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک عەدنان عوسمان سەرۆکی دامەزراوەی ڤیژن و پەرلەمانتاری پێشووی کوردستان قسەی لەسەر دەکەین. کاک عەدنان بەخێربێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە دواکەوتنی پێکێنانی حکوومەتەوە دەست پێ بکەین، بەوە چوونی بەڕێزت هۆکارەکەی چییە؟ 6 مانگە، زیاتر لە 6 مانگە، 6 مانگ و چەند ڕۆژێکە هەڵبژاردن کراوە. بربەستەکان چین بۆ تاک بێستە نەتوانراوە کابینی نوێ لەدایک بێ؟ سپاس کاک حەکیم. وەڵا دیارە لە سەرەتای ینی دوای دەرکەوتنی ئاکامەکانی هەڵبژاردن دوو تێگەیشتن هەبوو لە کوردستانە بەرامبەر ینی لایەن چاودێرانەوە. یەکێکی ئەوە بوو کە ئەم حکوومەتە زوو تشکیلە بێت بە حکمی ئەوەی کە یەکێتی پارتی ساڵانێکی دوو درێژە پێکەوە، ینی هێزی پێکێنەری حکوومەتن، دوو هێزی پێکێنەری حکوومەتن لەگەڵ هەندێک لانی ترە کە هاوکارن لەگەڵیانە یا بەشدارن لەگەڵیانە. بەڵام تقریبا لە 92 توانین بڵێن ئەم دوو حیزبە شەراکەتێکیان هەیە لە پێکێنانی حکوومەتەکە، بۆیە چ وەفدە مفاوزەکانیان چ ینی سابقیان لە پێکێنانی حکوومەتۆمانە وا ئەکات کە زوو بگەن بە نەتیجەیەک و حکوومەتەکە پێک بێنن بە حکمیەوەی کە لەوانەیە بەشێک لە پۆستە گرنگەکان ئاساسیەکان معلوم بێت. ڕێیەکی تریش هەبوو کە لەوانەیە سەر کێشێ بۆ هەڵبژاردننی عێراق، ینی دوا بکە بۆ هەڵبژاردننی عێراق و کێشەکانی نێوانی یەکێتی و پارتی کێشێکی قوڵترە لە ئەوە ئێستا دابەشکردنی پۆستەکان لە نێوان کاراکتەرە گرنگەکانی یەکێتی و پارتیا ئێستا مۆزڵەیەکی گەورەیە و بۆیە ئەمە ینی تقریبا دوورەکەوێتە تاکو نزیکی هەڵبژاردننی عێراق و دوای ئەوەی هەڵبژاردننی عێراق ئەکرێت ئەمجار بگەن بە سیغەیەکی تەفاهمات، چونکە عێراقیش بەشێکە لە پاکێجی پێکێنانی حکوومەت لە هەرێمی کوردستانە، ینی پۆستی سەرۆکۆمار و هەندێک پۆستی تر لە بەغدا تقریبا لەگەڵ پۆستەکانی ڕێوانی خۆت پێ زیاتر دوا دەکەوێت، ینی پێکێنانی حکوومەتەکە ئێستا 6 مانگە ئەگەرە بەهێزەکەوی بچێتە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. خۆی زانی چۆنە کاک حەکیم، ینی واقعی کوردستان لە ساڵانی ڕابردوویشدا لە تەشکیلکردنی حکوومەتە یەک لە دوای یەکەکاندا ئەروا بووە، زۆرجار لە لوتکەی کێشمەکێش و ململانیەکان و ئەگەری ڕێکنەکەوتن و ئەوانە لە پرێکدا گرێکێرەکە کراوەتەوە. لە کوردستانی شەواردە گرێکێرەکە لە لەحزەیەک بکرێتەوە، لە لەحزەیەک بکرێتەوە لەبەرەوەی ئەوەی کە ئێستا تقریبا یەکێتی و پارتی لەگەڵێکەکە بەتایبەتش لە دوای هەموو هەڵبژاردنێک جۆرێکە لە دەستبادانی یەکتر، کامیان نەرمە بێتەوە شلە بێتەوە یان هەردوو لایەن لە هەندێک لە داخوازەکانی خۆیان نەختێ نەرمە بنەوە بەئەکیدی گرێکێرەکە ئەکرێتەوە و حکوومەتەکە بە ئەین تشکیلە بێت. بۆیە ینی وەک باسم کرد هەردوو ئەگەرەکە وەکو یەک بەقووەتە، یعنی وەکو یەک بەقووەتە لەوەی کە لە لەحزەیەکە ینی بۆ نمونە ئەم کۆبوونەوەی کە ئەمڕۆ کراوە ینی کۆبوونەوەی تری بکرێت و گرێکێرەکە بکرێتەوە و تەفاهماتێک هەبێت لەسەر کۆی پرسەکان، پرسی تشکیلکردنی حکوومەتەکە و پرسی بەرنامەی حکوومەتەکە و ینی حتا ئەگەری یەکبوونیشان یەکلیسیان لە بەغدا ئەگەریش هەیە کە هێشتا کێشمەکێشەکان بەردەوام بێت و چاوەڕێ ئەو بکرێت جارێکی تر ئەم دوو هێزە لە کوردستانە چانسی خۆیان تاقیکەنەوە موقعەت و پێگەی خۆیان لە بەغدا ئەگەنەچی ئەو کاتە معادلەی سەرۆک کۆماری عێراقیش داخل بە معادلەی دابەشکردنی پۆستەکانی هەرێمی کوردستانە بێت. باش بەزوو ڕێکاری یاسایی بڵین دەبوایە لە یەکەم دانیشتن پەرلەمانی کوردستان کە لە 2012 ئەنجامدرا سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرابێ، لەو کاتەوە نەکرا. دواتریش ئەگەر سەرۆکایەتی پەرلەمانیش هەڵبژێردرێت پێویستی بەوێت سەرۆک هەرێم لە ماوەی 30 ڕۆژدا، ئینجا سەرۆکی حکوومەت لە ماوەی 30 ڕۆژدا، یعنی ئێستاش ئەگەر دەستی پێ بکرێ دەچێتە مانگی حوتوان ئەگەر پێشەوەش بێت کاتی دەوێت. کاک حەکیم کاتیوێت بەشێک لەم شتانە بۆ بە جۆرێک لە عرف لە کوردستان و لە عێراقیش تاتەمە لە عێراقیش بەم شێوەی لاتوە، ینی کۆبوونەوەی یەکەم بەکراوەی جێ هەڵڕێت و ئەمە طبعاً ئەمانە هەمووی لە ڕاستیدا فێڵێکی قانونیە بۆ تدارکردنی ئەو وەزعە خراپەی کە مؤسساتی حکم لە کوردستانە هەیەی، چونکە تۆ بەعام ینی لە باسی سیستەمی دیموکراسیەکەی لە سیستەمی دیموکراسیە حزبی براوە
دێت حکومەت تشکیلەکە ینی ئەوەی بتوانێت 50 زائد یەک بەدەست بێنێت ینی حزبی یەکەمی براوە بێت دێت حکومەت تشکیلەکات و لەوانەشە پێویستی بە هەندێک تەحالوفاتە بێت لەوانەیە پێویستی پێ نەبێت ئەو تەحالوفاتانەش ینی کەنێ کورسیان بەسەر تەوزیعەکات و بەشدارە بن لە کابینەکە و بەرنامەیەکی هاوبەشەکرد لە کوردستان و لە عێراقا تەوازناتی هێز بەو شێوەیە نییە یعنی کێشەیەکی گەورەی هەرێمی کوردستان ئەوەی ئەو دابەشبوونەوەی کە تقریبا لە 96 بەدواوە لە کوردستانە بەم شکل و شێوەیە هاتووە زۆنێکمان هەیە زۆنی سەوزە زۆنێکمان هەیە زۆنی زەردە تقریبا ئەم دوو زۆنە لە شێوەی هەیەیەکی ئیداری جیاواز ینی هەرێمێکی جیاوازن بۆ خۆیان لە هەموو ڕووەکان و لە هەموو ئەوانە بۆیە ئەسڵی مەوزوعەکە ئەوەیە کە چۆن پۆستەکان لە بینی ئەم دوو زۆنەدا بەشەکرێت ینی ئەم زۆنە هەرێکیان بۆ نمونە لە زۆنی زەرد پارتی حاکمە هێزی یەکەمە جارێژەی کورسەکانی چەند بێچەند نبێت بەڵام هێزی یەکەمە لە زۆنی سەوزی شێکێتی یەکەمە کورسەکانی چەند بێچەند نبێت لە پەرلەمانی کوردستانە بەڵام لە منتیقی خۆی حاکمە ئەم معادلەیە لەوانەیە لەگەڵ بەشێک لە پرەنسیبەکانی دیموکراسیە نێتەوە لەبەرەوەی تۆ ئەگەر ئاعتیماد لەسەر پەرلەمانە قسە لەسەر زۆرینەوە کەم نەکەن بەڵام واقعی حاڵ لە کوردستانە واقعێکی جیاوازە ئەم واقع جیاوازەوات لێکە کە تۆ خوێندنەوەت هەبێ بەوەی کە تۆ دوو هەرێم تقریبا بەشدارە بن لە پێکەنانی حکومەت و لە ڕنگ ڕێژکردنی سیاسە گشتەکانی ناوچەیەکە کە پێوتری هەرێمی کوردستان کە بەشێکە لە دەوڵەتی عێراق ئەم معادلە هینن ئەوات ئەگەر بڵێن تاڵە لە کوردستانە وا فەرزەکە کە نەی پارتی بەبێ یەکێتی توانێت حکومڕانی بکات نەیەکێتیش بەبێ پارتی توانێت حکومڕانی بکات ئەگەر چەند تحالفات لەگەڵ هێزەکانی تری ئەم لاولای خۆیان بکەن لەبەرەوەی فەرزەن یەکێتی بۆ نمونە ئێستا لەگەڵ نەوەی نوێ و لەگەڵ کۆمەڵ و یەکگرتو و ئەمانە تحالفات بکات لە منتیقی خۆیەوە بشتوانێت 50 زائدیەکی پەرلەمان دابین بکات خۆ ناتوانێت لە منتیقی زەردا حکوم بکات بە هەمان شێوەیەش ئەگەر پارتی بتوانێت لەگەڵ هەندێک هێزە 50 زائد یەک کە لەوانەیە بۆ پارتی ئاسانتر بێت لەبەرەوەی ڕێژەی کورسەکانی زیاترە بشتوانێت حکوومەتی زۆرینە پێک بێنێت لە پەرلەمانی کوردستان و متمانەش وەربگرێت و حکوومەتێکی شەرعیش بێ خۆ ناتوانێت لە منتیقیە حکوم بکات لە منتیقیە دەسڵاتی نابێت و ئەو کاتە تقریبا دوو هەرێمیەتی یا دابەشبوونی هەرێمی کوردستان بێتە ئەمریکی واقع بۆیە مفاوزاتەکان مفاوزاتێکی ئاسان نییە معقدە لە بەرەوەی لەبەرین دوو ناوچەی هاوشان هاوتەری بیەک بەجیالەوەی کە کێ ڕێژەی زۆرە لە پەرلەمانێکی ڕێژنی ئەم گفتوگویانە لە نێوان ینی دوو پێک هاتەی ئەم هەرێمی کوردستانە بێت و هەردوو لایەنە بێ بگەن بە نەتیجەیەکی تەواو لەوەی کە پێکەوە ئەبێ شراکەتێکی فعلی ڕاستەقینە بکەن من پێشم وایە بەڕێی خۆم طبعا تۆ ئەوێ مراعاتی زۆرینەی پەرلەمانی بکەی ئەوە واقعە ینی زۆرینەی پەرلەمانی خۆی لە لیژنەکانی پەرلەمان نبینێتەوە لە هەندێک یاسا بینێتەوە هەندێک لە وزارەتەکان زیاد بێتوانە بەڵام ئەم دوو زۆنیەی وا ئەکات کە جۆرێک لە شراکەتی ڕاستەقینە و فعلی هەبێ لە بینی دوو پێکێنەرەکەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئیلا تقریبا هەمان قەوانی 4 ساڵی ڕابردوو دووبارە بێتەوە کە یەکێتی خۆی بە مەغدور بزانێت ئەم ناوچەی سلێمانی و دەوروبەرەکەی ینی ئەم زۆنە خۆی بە مەغدور بزانێت خۆی بە پراوێز بزانێت و یەکێتی خۆی بە شەریکی فعلی و ڕاستەقینەی حکوومەتەکە پێکنێت ینی جۆرێک لە ئینفرادێکی زمنی لەوانێ علەنی نەبێت بەڵام ئینفرادێکی زمنی لەوەی کە لەوای 4 ساڵی ڕابردووە بینیمان ینی ئەگەری هەیە ئەو سیناریو ئەگەر ڕێکەوتێکی ورد نەکرێت ئەگەری هەیە ئەو سیناریو جارێکی دووبارە بێتەوە باش بەزۆکو لە ڕووی یاسایشەوە بڵێن دوای هەڵبژانی سەرۆکایەتی پەرلەمان دەبێت سەرۆکی هەرێم هەڵبژێدرێ اینجا سەرۆکی هەرێم کەسێک ڕاستپێرێت لەو ڕۆژ ئەگەر پێکش بن ماوەی یاسایەک ینی ئەگەر بڕیار لەسەر پێکانەکە ئەو جراتانە هەنگاوانە زۆرەوە چونکە تۆ ئەگەر کە ڕێکەوتن لەسەر هەردوو هینەکە ینی دابشکردنی پۆستەکان بۆ نمونە پۆستە گرنگەکان کە سەرۆکی پەرلەمان معلوم بوو سەر بەلایەنێکە و حزبی براوە لەوانەیە ئێستا سەرۆکی پەرلەمانەکە حاضر کرد بێت ینی ئەو حزبی کە قەرارە سەرۆکی پەرلەمان وەرگێت لە ماوەی لەوانەیە هەفتەیەکدا هەنگاوەکان بڕاتە پێشەوە تەسریع بکرێت سەرۆکایەتی پەرلەمان هەڵە بژێرێت سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش سەرۆکی هەرێمەکە هەڵە بژێرن کە ئەوش دیارە معلوم بێت ینی ئەم ئجراعاتانە هەمووی معلومە بن سەرۆکی هەرێمیش لیسی براوە یان کاندیدی سەرۆکی حکوومەت دیارەکە کە ئەوش معلومەکیە کەواتە ئشکال ئێقین نابێت ئیشەکان بە نەرمیە ڕێوە بەستن ها گرێکۆرەکە چارەسەر بکرێت هەردوویان ڕێکەوتن بکەن لەسەرەوەی کە کێ سەرۆکی هەرێمە بێ و جێگرەکەی کێ سەرۆکی حکوومەتە بێ و جێگرەکەی کێ سەرۆکی پەرلەمانە بێ و جێگرەکەی وەکێ سەرۆک کۆماری عێراقش بێت ینی لای چه حزبێکە بێت ئەمانە ئیتر پێم وابێ ئیجراعاتەکانی تر ینی بە خێرایی ڕوات باشە بەس ئەوەی کۆبوونەوەکەی ئەمڕۆکە بۆ چوونی بەڕێزت ئەنجامینە بوو بێ پەیوەندی بەوەیە کە ئەوە دروستە دەڵان ئێستا بەڕوونەیەکێتی داوای سەرۆکی پەرلەمانی ناوێ داوای سەرۆکی هەرێم دەکا
لە کۆمەڵێک بۆنم لە وەزارەتە سیادیەکان داوای سامنە سروشتیەکان و ناوخۆ دەکات ئەو هۆکارەکەی یاری خۆتەزانی بەشێکی زۆر لەم گفتوگویانە کەم کەسێک زانێت ینی ناوەی ناوەندە حزبیەکانی خۆشیان معلوماتێکی ورد نەبێت لەسەرەوەی کە کێشەکان لەسەر چیە ئێمە ئەبینن و تەوقعەکەن و پێەکەن لەگەڵێکا و دانیشتن و دوای ئەوەیش ئەڵێ زۆر هەنگاومان بڕیوە یا زۆر گەشتبین و چیزی نبینین کێتی ئۆکەیکیشی کردیان کۆبوونەوەکە جارێتێک گەڕن بۆ مرەباعی یەکەم ینی با بڵێن وەکو ئەوەی یاریەکە بۆ حەیە و دەرەجەکە نی ئەگەیتە نەوەتەوەکە بەڵام دوای دێتە سەر قاڵی سفر ئەمە ئیکێک لە کێشەکانە نەبوونی شەفافێتە لە ئەو مۆزوعانە ینی بەشێک لە ناوەندە سیاسەکانی ئەم کوردستانە ئاگاداری وردەکار ینی کۆمەڵێک محللی گرنگەیە لەم کوردستانەیە ڕێکخراوە هەیە مؤسسات هەیە ئەگەر وردەکارەکانی بدانین لەوانەیە هاوکار بێت لە گفتوگۆکانە لە حیوارەکانە نیە لەم بەرنامەی تەلەڤیزیۆنانەی کە ئەکرێت سەر لەسەر وردەکارەکان بکرێت کە حەق لایکی لایکی نیە و مەفروزە چی بکرێت و چی نەکرێت بەڵام نازانرێت ینی شەفافێتێک لەم گفتوگۆیانە و لە کێشەکانیە ئەگەر کێشەکە لەسەر بەرنامە بێت بەرنامەی 4 ساڵی حکوومەتی داهاتوو بەتایبەت لە پرسی خزمەتگوزاریەکان لە پرسی ژێرخانی بەهێزی هەرێمەکە دروستکردنی ژێرخانێکی بەهێز و پتە و چکە وەزعی ئابوووریەکە زۆر خراپ بووە لە چەند ساڵی ڕابردووە و پەیوەندەکان لەگەڵ بەغدا و دەوروبەردا ئەگەر لەسەر ئەم چەند تەوەرە گرنگە گفتوگەکان لەسەر ئەوە بێت مناقەشەکان لەسەر ئەوە بێت و بیانەوێت بەرنمەیەکی تۆکمەی حکومی با بڵێن داڕێژن بۆ 4 ساڵی داهاتوو و پێکەوە ڕنگرێژی سیاستە گشتەکان بکەن و پێکەوە بەرپرسیارەتی هەڵگرن و پێکەوە کار لەسەرەوە بکەن وردە وردە ئەم تۆخبوونی زۆنەکان کەم بکەنەوە هێزی چەکدار یەک خەنەوە و کۆمەڵی مەلەفاتی گرنگ هەیە پێکەوە لەگەڵ لایەنە سیاسەکانی تر تەنانەت من پێم وایە دەبێت لەگەڵ ئۆپۆزیسیۆنیشە ئەوەی لە دەرەوەی حکوومەتیشە جۆرێک لە مشاورە هەبێت لە پرسە گشتە نیشتمانیەکاندا و پرسیارێک کە پێوەستە بە ژیانی هاوڵاتیان و بە چارنووسی هاوڵاتیانی کوردستان ئەگەر لەسەر ئەمانە بێت من پێم وایە هەنگاوێکی زۆر باشە با مانگێکی تریش دواکەوێت بەڵام قسە لەسەر ئەوە بکرێت کە چۆن حکوومەتەکە بتوانێت پلانێکی هەبێت بۆ نمونە یاسای بودجێ هەبێت بۆ 4 ساڵی داهاتوو ساڵانە بودجە بکات پەرلەمان تەفعیل بکات و بەهێز و بە قووەتی بکات و ڕۆڵی پێ بدات لەوەی کە قرار وایە مثلا هێزێکی تەشریعی و چاودێری یەکەم بێ لە وڵاتەکە ینی ئەم هەنگاوانە بنرێت پێم باشە بەڵام ئەگەر تەنها لە پۆستا کورد بکرێتەوە ئەکید پۆستیش گرنگە ئەکید مەرێکە استحقاقی خۆی و ئەوانەی خۆیە و هیچ حزبێکیش ناڕاتە ناو ینی با بڵێم مؤسسەی حکومڕانیوانە بەبێ ئەوەی کە پۆست و استحقاقی خۆی بێت ئەگەر تەنها لە پۆستا کورد بکرێتەوە پێم وایە کارێکی خراپە باشتر ئەوەیە کە هەم پۆستەکە تعبیر بێ لەو سیاسە گشتیە نەخشە ینی با بڵێن نەخشە گشتیە و پلانە 4 ساڵی کە قەرارەدان ڕێ بۆ حکوومەتەکە و هەتیانی جۆرێک لە تێکەڵیەک هەبێت و ئەو پۆستان لە خزمەتی بەرەو پێشوونی ئەو بەرنامە بچوونی بەڕێز دەم جارە پارتی هەر سێ پۆستەکە وەردەگرێتەوە پۆستە سیادیەکان بڵین ئەوەی دوو پۆستی دەسەڵاتی جێبەجێکردن سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی دادوەری ئەوە سەرۆکی پەرلەمان ئۆزان بۆتە سەرۆکایەتی پەرلەمانی ژێستە پارتی توانێم جارە هەمویان وەرگتەوە بۆ خوێنەوەی بەڕێزت دەزانی کاک حەکیمەوەی کە با بڵێن پۆستی سەرۆکایەتی دەسەڵاتی دادوەری خێزنا ئەم معادلەوە زۆر خراپە ئەو زۆر سابقەیەکی زۆر بەسەر بە حیزبی نەکرا با پارتی بجێگرەکەی بەڵام نەخرا بۆ ناو ململانیەکانی باڵیان جۆرێک لێن ئێستا بە ئاو بە زەقی ئەخرێت ئەمە ینی مؤشرێکی باش نییە ینی هەر چۆنێ بێجارانیش ئەو دابشکاری هەبوو و زۆر بێ مؤسسەکانی بۆ پێشمانی هیچ مؤسسەی لە کوردستان هەبێ بەدەر بێ لەو معادلەی دابەشبوونەی هێزەکان لە کوردستانە لە هێزی ئەمنیوە بگرێت لە سولتەی قەزاییوانە بگرێت بەڵام بەم زەقی بخرێتە ناو دابشکاریەکان ئەمە نەخێ ینی با بڵێن شتێکی تازەیە لە هەرێمی کوردستانە بەڵام بەزانی خاڵێکە زۆر گرنگە من پێم وابێ بۆ مؤسسەی حکومڕانی لە کوردستاندا بۆ ئایندەی مؤسسەی حکومڕانی لە کوردستاندا ئەوەیە کە بەشێک لەو گفتوگۆیانە کۆمەڵگای پێیا بەشدار بکرێت ینی بۆ نمونە کۆمەڵگا ئێستا ئەبینی کەمترین وتاریان لێدوان لەسەرەوە هەیە بۆ نمونە پۆستی سەرۆکایەتی هەرێم گۆڕانکاری تیا ڕوویدات ینی ساڵانێکی دوور و درێژم پۆستە لای پارتیە ینی هیچ کێشەیەک و چ عیبەیەک نییەوە چ نەقیسەیەک نییە نە بۆ پارتی نە بۆ بنەماڵی بەرزانی نە بۆ حکومڕانی کوردستان ئەم پۆستە ئەمجارە لای خەڵکی تر بێت لای کەسی تر بێت ینی ئەمە یعنی ئەم گۆڕانکاریانە لە هەندێک لە جومگەکانە زۆر گرنگە بەڵام تۆ
پێت وا بێ ئەنی ئەمە بەشێکە لە نریتێک کە ئەبێ بەردەوام بێ بە هەمان شێوە بە هەمان شکر و شێوە ئەمە تقریبا بە لوبنانکردنی کوردستانە و لوبنانیش تەجروبەیەکی سەرکەوتوو نییە و تەجروبەیەکی زۆر شکستواردنی حکومڕانیە یعنی وردە سیستەمی حکوڕایی لە کوردستانە بەرەو لوبنانکردن برێت لە بنەنە وەکۆی پێوترێ بکرێت بەوەی کە پۆستێدانراوە ئەم پۆستە ئەبد لە ئابدین یان نەتیجەی انتخابات چی بێ بۆ ئەو فلان حزب بێت و ئەو پۆستە بۆ حزب ینی ئەمە ینی جۆرێک لە ئەفلیجی بۆ مؤسساتی حکومڕانی دروستەکە ئەزای کاک حەکیم لە 4 ساڵی ڕابردووە کەم نەبوونەوە هەموو قسانە و کران جا ڕاست بێ یان ڕاست نەبێت بوختان بێ یا حقیقەت بێتەوە مۆزوعێکی ترە کە سلێمانی و ناوچەکەی پراوێت خراوە کە ڕۆڵێکیان نییە سەهمێکیان نییە لە بودجەی گشتیە لە ئیمکاناتە بیانی با بڵێن جۆرێک لە ئەوە کراون تەهمیش کراوە ئەم منتیقەیە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەر بەم زۆنەیە ڕۆڵی نییە لە ئیدارەدانی مەلەفەکان و ئەمانە چەند مانگێک تووڕە و عاجز بوو بەژاری لە کۆبوونەوەکان نەکرد ئەمە ئەم کێشانە کێشەی فعلی واقعین تو ئەمە حکومەتی داهاتۆ بێ معالەجێمە بکات و ئیلا ئێمە تکراری 4 ساڵی ترکەن 4 ساڵی تر کۆپیەکەینەوە بە هەمان نسخەکەی ئەم 4 ساڵی کە بینیمان و بینیشمان کە ئەو کێشمە کێشە و مەشاکلانی نێوانی یەکێتی پارتی تادی هەرێمەکەی لاواسر کردوەوە لە هەرێمەکەی وا لاواز کرد لە ئاسی عێراق لە ئاسی ناوچەکە و هاوڵاتی کوردستانیشی لاواز کردو لەوەی کە موچەکە و شایستەکانی لە کاتی خۆیان و استحقاقاتی هاوڵاتیانی کوردستان لە کاتی خۆیان نەدرێت و میانی هاوڵاتی لە کوردستانە کە بەشێکی زۆری موچەخۆری حکومیە تووشی ئەزمەیەکی زۆر کڵ بێت و بەرهێنان و کاری و بەرهێنان و ئەوانە لە کوردستانە تا ئاسێک ڕاوەستێت ینی گەشە نەکات و لە شوێنی خۆیان بێت بۆیە مەفروض وایە گۆڕانکاریەکی فعلی بکرێت و ئەمە بخوا هەر نەتیجەی نیایە شراکەتێکی فعلی و ڕاستەقینە لە بینی ئەم دوو حزب و بەبێ یەکتریش ناتوانن مەفروض نییە بتوان بڕیارە ئەساسەکان باش بەس ئێستا بۆن پارتی بازدەوەکە دەڵێ سەرۆک کۆمار بەرامبەر سەرۆکی هەرێمە مادام سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ سەرۆکی هەرێم بۆ پارتی بمێنێتەوە نەخراونەتە بەریەک بوو گۆڕدنن بۆ سەرۆک کۆمار بۆ پارتی بێ سەرۆکیێن بۆ یەکێتی بێ یان تۆ سێکە لە بەغدایشە ینی سەرۆک کۆمار بەرامبەر بە دوو پۆستی زۆر گرنگیش دانراوە ینی پۆستێکی سیادی لە حکوومەتی عێراقیە لە حکوومەتی فدرالیە کە هەندێک جار وزارەتی دارایە وزارەتی خارجیە ساڵانێکی دوورە وزارەتی دەرەوە ینی و پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان هەندێک پۆستی تریش بوونە لە ئەرکان و لە هێزە چەکدارەکان و ئەمانە لە مخابرات لە دەستگاکانی تر ینی من پێم وایە ینی ماناچەیەکێتی دەستبەرداری پۆستی سەرۆک کۆمار بێت بۆی سەرۆکی هەرێمی دەستکەوێت ینی بۆی بڕاتە ناو ینی بازێک بدات لەمەی کە بەردەوام جێگری پارتی بێت لە بەڵکو هەوڵدات یەکێ لە پۆستە گرنگەکانی هەرێمی کوردستان لەدەستی بێت پۆستە تەنفیزەکان ئەڵێن سەرۆکاتی پەرلەمان ناڵێم چکە سەرۆکاتی پەرلەمان سەرۆکایەتیە سەرۆکی پەرلەمانی سەرۆکایەتیە خۆی جێگرەکەمان بەتەنیا ڕۆڵی نییە دەسەڵاتەکان هاوبەشی دەسڵاتێکی خۆی هەیە بەڵام ئەو دەسڵاتە نییە کە چکە ئەگەر دوانەکەی تر چکەوان هەیەتێکن ئەگەر دوانەکەی تر سەر بە حزبەکەی تر بێت بەشێک لە کارەکانی پەرلەمان و لە مؤسسەی سەرۆکایەتی پەرلەمان تاعتیل بێت بۆیە ینی ئەوە مناڵم سەرۆکاتی پەرلەمان گرنگ نییە و سەرۆکی پەرلەمان گرنگ نییە ئەکید بەڵام لە ڕاستیدا یەکێتی ساڵانێکی دوو درێژە سەرۆکاتی عێراقی لایە ماناچێ ئەگەر ئەمە کێشەکەیە بە هەمان ئەو پۆستانی ئەو دابشکارێنن کە لە بەغدایە بۆ نمونە سەرۆکی داهاتووی جێگری سەرۆکی داهاتووی پەرلەمان بۆ یەکێتی بێت و یەکێ لە وزارەتە سیاسەتەکان بۆ یەکێتی بن سەرۆک کۆمار بۆ پارتی بەڵام لە کوردستانش سەرۆکی هەرێم یا سەرۆک وەزیران بۆ یەکێتی بێت یعنی ئەم گۆڕانکاریانە بکرێت من پێم وایە بۆ پرۆسەی شەراکەتی ئەم دوو حزبە باشترەوە ینی باوڵێن نیەتێکی باشتر بە خەڵکەکەدەن وە ئەوەی کە لای من گرنگە من دەژانی خەڵک بگۆڕێ ئەو بەرز دەژانی خەڵک دەگۆڕێ سەرۆک کێرم لای یەکێتی بێ لای پارتی بێ وەکو بەرزی ئێستا کەمترین ینی وەهاز دەکریانی بکەمتری بەیاغدانی هاوڵاتیانە بێ بە پێکێنانی حکوومەت ئەخی ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە کە مۆزڵاتی تشکیلی حکوومەتەکە چییە ئێمە قسەمان لەسەر دیوە شکلەکانی پێکێنانی حکوومەتەکەیە قسەمان لەسەرەوە نییە کە ئەم تشکیلەیەش تەسیرێکی سلبی و ایجابی لەسەر خەڵکە بێت من باسم کرد بەنسبەت منوەکو هاوڵاتیەک یا وەکو چاودێرێک زۆر لام مهم نییە مەسەن کێ سەرۆک کۆمارە بێت کێ سەرۆک وەزیرانە بێت کێ ئەوانە بێت ئەوەی کە زۆر مهمە بە حکمی ئەوەی کە دەرهاویشتەی ئەم هەڵبژاردنەیش وای کرد کە یەکێتی و پارتی هێزی یەکەم بن لە کوردستاندا هەردووکیان هەریەکەیان ناوچەی خۆیانە هێزی یەکەم بن واتە هێزی یەکەمی تکرارین لە کوردستانە و تا 4 ساڵی داهاتوودا هەڵبژاردنێکی تر ئەکرێن ئایا هێزی تر دێتە پێشەوە ئایا ئۆپۆزیسیۆنی دروستە بێت هەر گۆڕانکاریەک ڕۆدا یا نایدات هەرج بە هەمان شێوە چەند ساڵی ڕابردوو چۆن بوو بە هەمان شێوە ڕوە بۆیە بەو حکومەی کە ئەم دوو هێزی ئەساسی و یەکینن مەفروض چاومان لەسەر ئەم دوو هێزە بێت خۆ ناتوانین چاوت لەسەر هێزێکی تر بێت
ناتوان چاوم لەسەر کۆمەڵی دادوەری بێت یان یەکگرتوو بێت یان نەوەی نوێ بێت کە لە دەرەوەی موسسەی حکومن موسسەی حکم بڕیار لەسەر پرسە گرنگەکان کە پێویستە بە ژیانی هاوڵاتیەوە ئادات ئەوانن گفتوگۆکانە بەنە پێشەوە ئەوان سیاستە گشتەکانی وڵاتەکە ئەبەنە ڕێوە من و تۆ بەدڵمانە بەدڵنان نیەم حزبە دەنگمان بۆ داوا دەنگمان پێنەداوە مۆزوعێکی ترە چکە لە دوای دەرکەوتنی نەتایجەکان و پێکێنانی حکومەتەکە ئەم دوو حزبە بڕیار لەسەرەوە دەنکە کێ وەزیری داراییە بێت کێ پرسە اقتصادیەکانی لابێت کێ پرسە سیاسەکانی لابێت کێ مەلەفی بەغدا ئیدارەدات و کاری خزمەت گوزاری واناکە کەواتە ئەم مەلەفە لای ئەم دوو هێزەیە ئەم دوو هێزە ئەگەر تەبابن ئەگەر باش بن لەگەڵ یەکاوە ئەگەر چاودێریکی باش بێت تەمان یەکگرتووی ئەم دوو هێزە ئەگەر هاوکات بێت لەگەڵ یەکگرتووی هێز ئۆپۆزیۆنەکان لە ناو پەرلەمانی کوردستان ئەم پێم وایە ئەمەش وا ئەکات کە یعنی جۆرێک لە چاودێریکی باشتر ڕقیبێکی باشتر بەسەر کاروبارەکانی حکوومەتەوە بێت و ئەو ڕقابەتەیش کە ئۆپۆزیۆن قرارە بیگەڕێت و ئەکات کە وەکۆی لە 2009 بۆ 2013 ئۆپۆزیۆن هەبوو کاتە سێلایەن ئۆپۆزیۆن بوون ڕێژەیەکی نزیک بە 35 کورسی پەرلەمانیان هەبوو ئەنە کاریگەریەکی زۆری هەبوو ئێستاش ئۆپۆزیۆن یعنی بەرامبەر بە یەکگرتووی هێزەکانی دەسڵات ئەگەر یەکگرتوویکی باشی هێزەکانی ئۆپۆزیۆن هەبێت پێم وایە ئەوش کاری حکومەتە باتە ڕێوە باش بەس سەبەر بە وەزارەتەکان وەزارەتە سیادیەکان بۆ وەزارەتی پێشمەرگەیە ناوخۆیە داراییە سامانە سروشتیەکان 19 وەزارەتمان هەیە پێ دوایوانە چۆن دابەژەکرێن یاخود گرنگی وەزارەتانە بۆ هەر حیزبێکی سیاسی ناوخۆ بێ سامانە سروشتیەکان بێ پێشمەرگە بێوان و بۆ وەزارەتی سیادیان داناون جگە لە پۆستە سیادیەکان بۆ خۆی جارێ ئەمە مبالغەیەکی زۆرە تۆ لە هەرێمێکی ئەوەندە کورسیت ئەوەندە وەزارەت هەبێت تۆ لەبیری مەکارە وەزارەتمان هەیە ئەوەندەیە ئەی چەند دەستی ترمان هەیە جگە لە دەستەکان بڵێ چەند دەستەمان هەیە وەزارەتمانەیە بەڕێز پێ زۆرن 19 وەزارەت زۆرن پێم وایە 10 وزارەت کافیە بۆ هەرێمی کوردستان ینی هەمووی کورد کرێتەوە لە 10 وزارەتە زۆر کافی و شافیە بۆ هەرێمی کوردستان دەستەکانیش مەفروضایە بەشێکی هەڵۆشێنرێتەوە مەسەرن هەندێک دەستا هەیە کە تۆ لە عێراقی فیدرالیە عێراق فیدرالیە باسی عێراقی فیدرالیەکەم باسی بەغدا ناکەم ینی کۆمەڵی دەستە هەیە لە عێراق وەرە من دەستی هەڵبژاردنەکان ئەمە هەیەیەکی فیدرالیە ینی ئەم دەستانە دەستە سەربەخۆکان لە عێراقا فیدرالین مافی مرۆڤە هەڵبژاردنە نەزا هەیە بۆ نمونە ینی مواضعینی ترە ئەمانە مەفروض نیە لە کوردستانە هەبێت ینی تۆ لە کوردستان ئەم هەموو ینی لە بەغدا هەیە و لە کوردستانیش هەبێت پێت وابێ ئەمە سەروەری هەرێمەکەی و مەکانەتی هەرێمەکەی و موقعەتی هەرێمەکەت بەهێز و بەخۆتەکات شتیوان نیە لە عێراق ئەگەر 25 وزارەت هەبێت تۆش لە هەرێمە 25 وزارەت هەبێت پێت وابێ ئەمە تۆ بەرامبەر بە بەغدا وەساوی تۆ تورێک لە تەواز نووسەکەی ئەوە تێگەیشتێکی زۆر هەڵەیە بۆ کاری حکومڕانی و بۆوانە لەبەرەوەی تۆ شەریکی لە بەغدا بەشداری لە بەش لە جمهوریەکانی حکومڕانی لە بەغدا مەفروض وایە ئەو وزارەتانی کە لە بەغدا لە عێراقیتەوە ئەو مشارەکەیت لە ئەنجومەنی وەزیرانی عێراق و لە پەرلەمانی عێراق بەشێکی بە خزمەتی هەرێمی کوردستان بێت و کار بۆ هەرێمی کوردستان بکە بۆیە گرنگە لە دەستەکانی عێراق لە دەستە فیدراڵەکانە حزوورێکی بەقوت و بەهێز هەبێت لە وزارەتەکانی عێراق حزوورێکی بەهێز و بەقوت هەبێت پێگەی خۆی وەکو پێکاتەیەکی ئەسیلی ئەم وڵاتە پێگەی خۆی وەرگێت بەڵام ئەم ئەنجومەنی وەزیرانی ئێمە ئەنجومەنی وەزیرانمان هەیە بۆ وزارەتانەوە ناو کۆمەڵی دەستی سەر بەخۆمان هەیە سەر بە حکومەتن سەر بەپەرلەمان هەرێممان هەیە لەناو ئەنجومەنی وەزیرانیشە بن بۆ لەناو ئەنجومەنی وەزیرانیشە کۆمەڵی دەستی تر هەیە کە تقریبان ئیشی وزارەتێکەکەن ئیشی دەستەیەکی سەر بەخۆوەکە ئەمە هەرێمی کوردستان ئەم هەمووی بۆ چییە ئەم تەزەخومە ئیداریە تەزەخوم لە بڕیاردان و ئانەی بۆ چییە بۆیە ئەگەر ئەم دوو حزبە لەسەر پلانێکی وردی 4 ساڵە بۆ کاری بژانەوە حکومڕانیەکی باش و ئەمانەکە ئێمە هیواخوازی ئەوەی لەوانەیە زۆر دردنگ بین بەرامبەر بە ئەمان چکە سابقەمان بینیوە کە وایان نەکردووە قەت بۆ 4 ساڵی ڕابردووشمان بینین 4 ساڵی پڕ لە کێشە و کێشمەکێش بوو لە نێوانی هەردوو لادا و زۆرترین بەرنامەکانیشان پەکی کەوت لەسەر ئەو ملولانەیە و لە بەغداش تادی هەرێمەکە لاواسە دەبێتەوە بۆی ئەو سیاسانەوە فەرزی ئەوە بکەین و هیوای ئەوە بخوازین لە پێناوی خەڵکەکە و لە پێناوی ئایندەی ئەم هەرێمە و خەڵکەکەی و تێکۆشانەکەی و شەهیدەکەی و ژیانی خەڵکەکەی حکومەتێکی باش بێ حکومەتێکی خزمەت گوزار بێ حکومەتێک بێ لە چوارچەوەی بەرنامەیەکی ئیسلاحیە کار بکات لەم حاڵەتە مەفروض وایە ینی با بڵێن پیاچنەوە بە هەیکەلی ئیداری ئەم حکومەتی شە بکرێت بە هەیکەلی وزارەتەکان بکرێت و دابەشکاریەکی تری عادلانەیش لە نێوانی ناوچەکانی کوردستانی شە بکرێت و بۆی بەشداریەکی فعلیان لە کۆی حکومڕانی بێ لە هەرێمی کوردستان ئەو بەنسبەتەوە زۆر گرنگە و ئەمە قەت یعنی تۆ ئەنجومەنی سوڵتەی فەڵەستینی لە قۆناغی لە قۆناغەکانە 33 وەزیری هەبوو
و بینیشمان دوو شار تەنها دوسێ شاری بچووک بوو 33 وەزیر بۆ چییە بۆ سڵتەیەکی ئێستا واقعی سڵتەی فەڵەستینی شەبین بەڵێ ئێستا لە ئێران 18 وەزارەتە تقریبا زیاتر لە 80 ملیۆن تورکیا زیاتر لە 80 ملیۆنە وزام 17 وەزارەتە لە دەوروبەرێ یعنی وەزارەتەکان زۆرن لە هەرێم زۆرن بەشێکی پەیوەست بۆ ململانیە و ڕازیکردن ینی ناو حزبەکانە تەکەتولات و سراعات هەیە من و تۆ ڕازی بکەن وەزارەتێکمان پێدێت و ئەوانە منتیقەیەک ڕازیەکەن تەکەتولی ڕازیەکەن بەوە ئەنجا یەکێتی و پارتیش پۆستی زۆرتریان ئەوێت ئەمە وای کردو هەر تقریبن و تەعینکردنەکە کاتی خۆشی بۆ ڕازیکردنی ئەم خێڵ و ئەو جەماعەت و ئەم گروپ و ئەوانە خەڵکێکی زۆر تەعینکرا کێسە بۆ بارگرانێکی زۆر گەورە وایشی کردو هێزێکی ئینتاجی بەهێز لە کوردستاندا نەبێت زۆرتر ئیتیکالی بێت و چاوەڕێی موچەکەوانە بکەوت بەتاڵەیەکی داپۆشراوە هەیە لە کوردستانە بەو شێوەیە حکوومەتەکەیش تقریبا بامان شێوە تەزەخمە ئیداریکە لە هەرێمی کوردستانەیە هەر بۆ ڕازیکردنەوە بۆ ڕازیکردنەوە بۆ دابشکردنی کە خۆیان باشە سەبارەت بە ئەجندای حکومڕانی کە پارتیوێکی دەڵێم جارە لەسەری نووسیان و نازانم واژۆ کراوەیان نا پێ هەمان ڕێکەوتنی استراتیجی ڕابردووە ئەوەی کێسە بانگەشەی بۆ دەکەن بڵێن 4 مانگەوە بدەکانی خەریکی نووسینەوەی ئەجندایەکی حکومڕانی وڵا جا ئەگەر خەریکی نووسینی ئەجندایەکی حکومڕانی من کارێکی زۆر باشەکەن زۆر باشەکەن ینی ئەوە گرنگە بۆی خەڵک یعنی ئەمە برێتە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەنگ لەسەر ئەساسی ئەوە بدرێت و ئەگەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و کۆمەڵگای مەدەنی و ئەوانش محاسبەیان کە لەسەر ئەو بەرنامەیە کە خۆیان ڕێکەوتون لەسەری و ئەگەر پێشێران کرد لەسەر ئەو محاسبەیان بکرێت بەتایبەتی بودجە یاسای بودجە لە هەمووی گرنگترێکە لە 2013 یاسای جەمانیە کە ئەمە مەفروضە برێتە پەرلەمانی کوردستانە و یاسای بودجە هەبێت و بزانێت تا هاتی وڵاتە چۆنە خەرجەکانی چۆنە داهاتەکان لەکوێوە دێن ینی هەموو وردەکاریانە بزانێت ینی هیچ بیانوێکش نییە ئەگەر بیانەکەەوە بێ کۆڵات تازە پارەمان لە عێراق دێ جارانی شوا بخۆ لە سەدەمی ئەمێش هەموو ساڵ یاسای بودجە هات پارەمووی لە عێراق بوو 100 زیاتری پارە لە عێراقەوە هات بودجە سەری مانگ لە عێراقەوە هات بۆ هەرێمی کوردستان دابەشکرا بەڵام ئێستاش بە هەمان شێوە مەفروضایە بزانێت کە چەندە و چەند نییە و داهاتەکانە چەندە و خەرجەکانە چەند و مەساریفەکان چەند حسابی ختامیشی ئەبێ هەبێ لەو ڕۆژ قسەکەم لەسەرەوەی ئەگەر بە بەرنامە بێ ئەمەش هەنگایەکی زۆر باشە چونکە هەم پەرلەمان و هەم کۆمەڵگای مەدەنی هەم ڕۆژنامە نووسانیش ئەبنە چاودێرێکی ورد بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامە بەس پێ هەم بڵێن پارتی لە کاتی هەڵبژاردن بەڵێن زۆریدا یەکێتی قسەی زۆری کرد ئێستا بۆن لەسەر تەوتینەکە زۆری شۆ بزانام لەسەر کەوت ئێستا لەن هەژماری من پەسەند کراوە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو دەتوانن ئەوە بکەنەوە والله زای چرخۆی مۆزوعی بەڵێنەکانی هەڵبژاردن تقریبا هەروەکو بەڵێنەکانی پێش زەواج وایە یعنی کە زەواجەکە کرا طبعا پێشەوە هیچ ئاسمانە بێتە هینەکەیان و بەتانیەکەیان وە عرزەکەی دەبێت بەڵام مۆزوعەکە لەوەیە کە دوای زەواجەکە واقعیتر دێتە پێشەوە انتخابات نەشوەیەکی خۆیە سەرگەرمیەکی خۆیە دوای تەواوبوونی سەرگەرمیەکە لەبەرەوەی هەڵبژاردنەوە هەریەکە ڕقم لێدات و قسە کاتوانەکە بەڵام دوای ئەوە دێتە سەر واقعی ئەوەی کە ئەمە ئیمکاناتەکانەوە ئەمە وازعەکەیەوە فەرزی هێزەکانی بەم شێوەیە ینی ئەم دوو هێزە چیان کرد و چیانە کردواتر هەر ئەوە بوو کە پارتی لە منتیقی خۆیان هێزی یەکەمەوە یەکێتیش لە منتیقی خۆیان هێزی یەکەمە مفارقەیەکی گەورە نەبوو یانی 2009 بۆ نمونە هێزێکی تر دروست بوو لە منتیقی سلێمانیە بەتایبەت ڕێژەیەکی زۆری کورسیر مفارقەیەکی ڕاستەنەوەی نوێ پرسی باشی هێناوە ڕاستەکەی ینی ئەتوانێت بێتە ئۆپۆزیۆنێکی زۆر باش لە ئێستاوە هەنگاوی بۆ بنێت لەگەڵ هێزەکانی تریش پێکەوە تقریبا نزیک بە 25 کورسی ئەوە ئەبنەوە کاریگەریکی باشیانە بێت لەسەر واقعی سیاسی بەتایبەت لە پەرلەمان و لە گفتوگۆکانی پەرلەمانە بەڵام دروشمەکان لە دوای هەڵبژاردنە واقعی ئەم دوو هێزە وەکو خۆی ماونەتەوە ئێستا قسەکە لەسەرەوەیە کە ئەم دوو هێزە دوای ئەو هەموو ملمانەی انتخابات و وعد و وانیان ئێستا چۆن نەتوانن فۆرمەڵەی بەرنامەیەکی تازە بکەن بۆ حکومڕانی پێکەوەی لەگەڵ یەکە یعنی ئێمە بینیمان لە پێش هەڵبژاردن لە کاتی هەڵبژاردنە دابرانێکی زۆر لە بینی ئەم دوو هێزە بوو وەکەوەی کەتر هەرێکەیان کوردستان بەتەنیا بڕێوە بە ئیدارەی کوردستانەکە کە ئەمە سیاسەتێکی زۆر هەڵە بوو لە هەردوو لاوە سیاسەتێکی انتخابی زۆر هەڵە بوو لە پارتی بەیەکەتی توانێت حکومکار یەکێتیش بەبێ پارتی ئەیپرسیژمانی من و تەوتین پێداچی بەسەر ئێستا دەڵێن وەزراوەتەوە سەر وەزارەتی دارایی و بەڕێبەرایەتێکی بۆ دروست بکرێ و ئەو پرسە پرسی تەوتین و هەژماری من و ئێستاڵەن بەڕێوەبەرایەتێکیشیان بۆ دروستکردێ گوازرابێت و سەر وەزارەتی دارایی هەرێم ئەم پرسا لە بناغدا ئەبووە پرسی وەزارەتی دارایی بۆیە
پرسی ململانی سیاسی و دروشمی ئەم سەرکردەوە و سەرکردەوە حزب و حزب نەبووە وایە ململانەی این بواە تۆ مەسەرەن بۆ نمونەیەکێتی سیاسەتێکی دیاریکراوی هەیە لەو ڕۆوە پارتی سیاسەتی دیاریکراوی هەیە بەڵام وزارەتی داراییت هەیە و ئەنجومەنی وەزیران هەیە ئەم مناقەشەیە مەفروضایە لە ئەنجومەنی وەزیرانە لە وزارەتی دارایە کام سیاست باشترەوە کام شێواز باشترە هەردوو لایەن خەبیرەکانی هەردوو لایەن لە وزارەتی دارایین کە هەمویان لە وزارەتی دارایین خۆ وەزیری دارایی نەیەکێتێنە پارتیە ینی تا پێشتر سەر بە گۆڕان بوو ئەم قەزەیە قەزەیەکی سیاسی ئەوەندەی قەزەیەکی فەنی نییە کرا بە قەزەیەکی سیاسی و بۆ ئێستاشخاندنی یەکتر ینی بۆ ئەوەی کە من ینی تابیر بێ لە جیاوازێک من پێم وایە ئیدارەدانی ئەو مەلەفە و مەلەفە مالیە ئەو نێتی کێشەکانی لە کوردستانە خراپتر و تونتر ئەو نێتر بەرگرانیکی قورسی بەسەر هاوڵاتی کوردستان و بەسەر موچەخۆری کوردستانە دروست کرد کە هیچ پێویستی پێ نەبووە ئێستا بینین ئەو گوێرەی تەوتین و هەژماری منە چۆن بە ئاسانی حەل بوو چۆن بە ئاسانی چۆتە پێشەوە ئەوەش خەڵک کێشەی لەگەڵ هەیە بۆ نمونە خەڵکێکی زۆر دانەوێ ڕاستە خۆ لە بەغداوە تەمویل بکرێ یعنی نەچێتەوە وەزارەتی دارایی هەرێ ئێستا بەشێکی زۆری موچەخۆران بڵێن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ چوونیان ئەوە دەخوێنرێتەوە ینی من پێم وایە ئەوە ینی ئەسڵەن ینی لە ڕاستیدا هیچ کێشەیەک نییە ها کاتی خۆشی من ڕێیم وا بوو ئەمە جگەل لە دروشمێکی سیاسی هەڵە و بەکار هێنانێکی هەڵەی ئەم پرسە هیچی تر نییە ئەن تۆ ڕاستەخۆ ئەدرێ بە فەرمانبەر یا لە ڕێگایەکی تر فەرمانبەر ئەوێ سەری مانگ لە پای ئەو جۆدەی کەیکا ئەو گرێبەسێکەیەتی لەگەڵ حکومەتە سەری مانگ موچەی خۆی وەربگرێت جا ئەم موچەی لە ئاسمان بە پەرشود بۆ نێریتە خوارەوە دەخیتە سەر حسابە بانکەکەی چی ئەەکەی ئەمە ئێستا لە عالەمە ینی شتێک نەماوە پارەی کاش و ئەمانە بێت لە زۆربەی وڵاتەکان ئێرانی دراوسێمان بەدەگمەن پارەی نەقدیوانە بین ینی ئێرانێکە کە ئەو هەموو حساری لەسەرەوانی لەسەر سیستەمی بانقی لە هەموو عالەمە ئێستا متەبع و مەفروض وایە هەرێمی کوردستان و عێراقیش قۆناغی خێرا ببڕن چونکە ئێستا ڕوبەڕووی ئەزمەیەکی لە ئایندە ڕوبەڕووی ئەزما بنەوە ئێران بۆ هەموو قەیرانە گەوری لە بەروی سیستەمێکی مالی بانقی بەهێزی هەبوو ئاسوارەکانی بۆ شوێنە بوو وڵاتەکە توانێت خۆڕاگر بێت بەرامبەر بە هەموو ئەو کێشان لە بەروی سیاستێکی دارایی و سیاستێکی بانقی بەقوتی هەیە لە کوردستانیش مەفروض وایە سیاستێکی بانقی بەهێز هەبێت ئیتر موچەی فەرمانبەر لە بەغداوە ڕاتە سەر حسابەکانیان لە هەرێمی کوردستانە ئەڕوا لە مۆزەمبیق ڕوا گرنگەوەی فەرمانبەری کوردستان سەری مانگە حسابەکەی خۆی باهین وەرنەگرێت بە نەقدی وەرنەگرێت سەر حسابەکەی موچەخۆری سەرلەماوەی ڕابردوو بینتوانێکی زۆری دروست بووە بە حکوومەتێرێن چکار لەم کابینێ زیاتر لەرە تریلیۆن دیناری موچەخۆران خوراوە یعنی بێمتوانەیەکی زۆر دروست بووە هەتا بڵم موچە لە بەغداوە هاتووە لە ساڵی ڕابردووبوون منە 12 ڕۆژ تاقیریان کردووە تاواکاریان بۆ نەکردو لە داهاتی ناوخۆ ئەو بێمتوانێت لەو ڕۆوە دروست بوو وڵی ڕاستە باشترین شت ئەوەیە کە ئەو موچەیە لە بەغداوە ڕاستەخۆ بگات دەستی هەوڵاتی کوردستان مانا چیە ینی تۆ لە بەغداوە کە تۆ بودجەکەت لە بەغداوە بێ هی فەرمانبەرەکان لە عێراقا بەڕسمی بناسێت جا ملیۆنێکە لە عێراقا ئەم فەرمانبەرانە ئەم موچەخۆرانە بەڕسمی بناسرێت و بودجەکەیان لەسەر بودجەی گشتی عێراقی بێت مانا چیە لەوەی کە ڕاستەخۆ لە وزارەتی دارایی چۆن ئەچێت فەرمانبەرێک لە بەسرا پارەکە سەر موچەکەی لە کوردستانە سەر موچەکەی مانع چیە لەوە چ کێشەیەەکە ئەمە چ تەسیرێکی سوی لەسەر کوردایەتەکەی ئێمە و لەسەر هەرێمەکەمان و لەسەر سەر بۆ خۆیەکەمان و لەسەر چێکەمانەکە تۆ بەشێکی لە عێراق سەر و کۆمار هەڵپەتە بۆی سەر و کۆمار وەرگیت و ئەم وزارەت وەرگری ئەو وزارەت وەرگری لە بەغدا حزورت هەبێت استحقاقی خەڵکیش ئەم خەڵکە داماوە ینی تەنها لەوانەیە وەسیلەیەکی تری نەبێ بۆ معیشەت جگە لەو موچەیە هاوڵاتێک لە بەسەر شۆڕێکرێ هاوڵاتێک لە سلێمانی بە هەمان شێوەرگری ئەمە تاسیری لەسەر سەربەخۆی هەرێمەکەتەکان لەسەر کەرامەتی هەرێمەکەتەکان لەسەر سەروەری هەرێمەکەتەکە بە پێچەوانەوە ئەمە استحقاقی خەڵکە لە بەرەوەی بودجێ عێراق بودجەیەکی فدرالیە بۆ هەمووینا و هەموویشمان بەشداری تایدا تۆش بەشێک لە داهاتی خۆت بۆی ئەنێریت بەو شێوەیە بێت کە باشترین وەسیلە بێت بۆی هاوڵاتی لە کوردستانە تووشی قەلەقی نەبێت تووشی نیگەرانی نەبێت تووشی کێشەیەک نەبێت لە ئەوەی کە کەسێک بیخوا کەسێک تاخیری کا و مانگی دواخوا و قائمە بنێرە و وەفد بڕوا وەفد بێتەوە ینی ئەمەسە بۆ بە یاری چەند ساڵێکە یاریکردن نییە تەنها بە قوتی خەڵک یاریکردن بە حسابی خەڵکیش بە کرامەتی خەڵکیش لە بەرەوەی ئەبێ خەڵک چاوەڕێکە تا وەفدێ نەڕاتە بەغدا هەنێک کێشە چارەسەر نەکە هەموو مانگێکی ژەڵێن ئەمە دوا سەردان بوو دوا کێشە بوو هەموو مانگێکیشە و کێشانە جارێکی تر دووبارە بێتەوە کۆتایی پێ بێنین بخێتە سەر بەغدا و کۆر هاوڵاتی کێرا چەند خولەکێکمانەوە لەسەر لە ماوە ڕابردوویەک دروست بوو لە سەرەوەی کێ باڵانسی هێزی تێکداوە سەرۆکیێکی وتی گۆڕان تێکی داوە دوای هەندێک لەوانەی گۆڕان ینی وەڵامیان داوە باڵانسی هێز ڕاست دەکرێتەوە یاخود کێتێکیدا بڵین چۆن تێک چوو خۆی ئەبێت بابزانین مەبەستە تێکچوونەکە چییە ینی بۆچی تێک چووە چی تێک چووە ئەسڵەن ینی لە 2005ەوە
جۆرێک لە اتفاقێکی زمنیە نازم نووسراویش بێت هەیە کەوا سەر و کۆمار لە بەغدا بۆ یەکێتیە ینی بە ڕەحمەت مام جەلال وەریگرت دوای مام جەلال فواد معصوم و کاک بەرهەمان بڵێ ئەمە ئەم بەڕێزانە وەریان گرتووە دکتۆر لەتیف لا بڵێ دکتۆر لەتیف لە کوردستانیشا ئەو بۆ سەرۆکێریم کاک مەسعود بووە سەرۆک وەزیرانیش کاک نێچیروان بووە جەگری کاک مەسعود کاک کۆسرەت بووە قۆناغەیەک دواتر کاک شێ جعفەر بووە کەسی تر بووە جەگری کاک نێچیروانیش کاک عیماد بووە دواتر کاک قوبات بووە ینی ئەوانە بوون پێشتر کاک عومەر فتاح بووە ئەمە تەوازنی هێز تا ئێستا لە کوردستانە بەو شێوێ بووە ینی گۆڕان هاتووە لە ڕاستیدا گۆڕان ئەعلانی خۆی کرد وەکو ئۆپۆزیسیۆن وەکو ئۆپۆزیسیۆنێک چۆن ناو معادلەکانەوە من ێستا قسە لەسەر ناکەم کە ئەمە ینی بۆ نمونە دروستبوونی گۆڕان تەسیری سلبی هەبوو یا ئیجابی هەبوو لەسەر ئەم منتیقانە بەڵام من نەزانم تەسیرێکی ئیجابی بەهێزی هەبوو لەسەر کاری پەرلەمانی لەسەر مؤسسات لەسەر ینی بەخواچوونەوەی دەسڵات لە کوردستاندا مراجعەکردنی سیاسەتەکانی ئەوانەی لە بەرەوەی چاودێرێکی بەقوتە بوو کە ئۆپۆزیسیۆن بوو گۆڕان و دوو هێزەکەی ترکە هاوبەش بوون لە کاری ئۆپۆزیسیۆنیە بۆیە گۆڕان نەچوە ناو حکوومەتەوە بڵێن معادلەکە تێکچۆ وەزعی کوردستانەوانە تێکچۆ بەڵکو گۆڕان هێزێکی ئۆپۆزیسیۆن بۆیە من پێم وانە لە ئێستادا ئەکرێت بیر لەوە بکرێت و یاریەکە بە شێوەیەکی تر بکرێت بە شێوەیەکی تر ئەو یاری دەسڵات و حکومڕانی بکرێت و یەکێتی بۆ نمونە ئەتوانێت سوور بێت لەسەر داخوازیەکانی خۆی لەسەر شراکەتێکی فعلی و حەقیقی بۆیە ئەو قسەیە لە ئێستادا من پێم وانە هیچ نەتیجەیەکی هەبێت لەوەی کە جارێکی بڕۆین سەر مێژوو بڵێن کێیە تەوازنی هێزی ئینکرد لە بەرەوەی تەوازنی هێز تا ئەم ساتەوەختە تاکو ئەم مانگی تا ئێستاکەش تا ئەم حکوومەتش هەروەکو خۆیەتی چۆن 2005 هاتووە بەو شێوەیە ینی لە 2005 هەمان شێوە بۆ لە 2009 بە هەمان شێوە 2013 بە هەمان شێوە 2010 بە هەمان شێوە تا ئێستاکە بەو شێوەیە هاتووە شتێک نەگۆڕاوە بڵێن وڵات تەوازنی هێز لە ماوەیە بەهۆی هێزێکەوە یان نەبوونی هێزێک گۆڕاوە یەکێتی گرەی هەبوو لە گۆڕان بە کابینەی ئێستا کابینەی نۆ ینی چون پێشوەختە لەگەڵ پارتی ڕێککەوتن دوای یەکێتی جۆری لە ناچاری ڕۆیشت ئەزانی تۆ بێتە سەر واقع یەکێتی زەربەی زۆری بەرکەوتووە لەم هەموو ململانیان تۆ سێکە یەکێتی گۆڕان دروست بوو کە بەشێکی گرنگ لە گۆڕان نەزانین کارکتەر ئاساسیەکانی ناو یەکێتی بوون ڕاستە خەڵکی تری بێلایەن و کەسی دروانی تێ بەڵام کارکتەر ئاساسیەکانی ناو یەکێتی ڕۆیشت کاگنۆشیروان کە کەسی دووەمی یا کەسی یەکەمی مقرڕی یەکێتی بوو گۆڕانی دروست کردووەوانە دواتر با بڵێن کاک دکتۆر بەرهەم بە هەمان شێوە لیستێکی تری دروست کرد هێزێکی سیاسی دروست کرد کاک بەرهەم کەسێکی گرنگی ناوەیەکەتی بوو ینی جێگری سکرتێری گشتی بوو سەرۆک وەزیران بوو ماوەیەکی زۆر و ئەوانە دواتر ناوەندی بڕیار دروست پێشەوە ناوەندی بڕیار دروستکە بەژمای ئەقتابی ناوەیەکەتی بوون ئەو کێشەی لەگەڵ کاک لاهورە و ئەوانە دروست بوو ینی یەکەتی بەردەوام کێشەی هەبووە ڕاستە توانیشە خۆڕاگر بووە توانێت جارێکی تر برینەکانی خۆی ساڕێژ کاتەوە ماوە ئێستا لەگەڵ ینی بابڕێن بوو بە هەر وەکو هێزی یەکەمیان منتیقە مایەوە توانی برینەکانی خۆی ساڕێژکەوە ئێستا بەرامبەر بە پارتی وەساوە تۆ جارێکی تر یەکێتیە ئەوە گۆڕانەکە بەو شێوە بە دەردی ئەوە ڕۆیشت هێزەکانی تریش بە هەمان شێوە یەکێتیە ماوەتەوە بەرامبەر پارتی لە ئێستادا مەفروض وایە یەکێتی تەرکیزی لەسەرەوە بێت کە چۆن ئەو معادلەیە بە خزمەتی منتیقەکە و بە خزمەتی پرۆسی سیاسی نەکات لێگەڕێن لەوەی کە کێ تەوازنەکەی تێکدا و کێ تەوازنەکەی لە بڕۆی معلومە ئەو تەوازنە ساڵانێکە دەقی گرتووە بەو شێوەیە نەکەس تێکی داوە نەکەس باشی کردو کەس خراپی کردو باش دوپرسیارمە سەر ئەڵبژاردننی پەرلەمانی عێراق پێ دوایە پارتی ویکێتی بێگلیز دابەزن ئەگەر بێگلیز دابەزن حکوومەتەکەشان ئاسان تر بۆ پێک دێت ئەگەریەوە ئەگەریهی زۆریان لای بە زەحمەت ێزانم بە زەحمەت ێزانم بە یەک لیست طبعا من خۆم لە ئەنگری یەک لیستم لە ئەنگری یەک لیستم بۆ زۆربەی هێزەکان یعنی یەک لیست ئەگەر لە پێش هەڵبژاردننی باشتر ئەگەر لە دوای هەڵبژاردننیش بێت هەر خراپ نییە یعنی یەک لیست یەک هەڵوێست یەک بەرنامە هەبێ بۆ عێراق زۆر گرنگەوە لە خزمەتی پرۆسی سیاسیە لە کوردستان و لە بەتایبەت لە هەرێم و بۆ خەڵکیش باشتر چی بەڕێزت بە زەحمەتی دەبینی پێم وانە پارتی بڕاتە ژێر ئەو هینەوە ینی پارتی گۆڕانێکی گەورە لە ئێستا با بڵێن ناو پارتیە کاک مەسرور بڕیاردەری سیاسەکانی پارتیە ئەویش بۆ خۆی سیاسەتێکی دیاریکراوی هەیە کە زۆرتر تەرکیز لەسەر تۆخکردنەوەی توانا و قدرەتەکانی پارتیەوە ئەوەی کە پارتی بک بە هێزێکی گرنگ و کاریگەر بۆیە پێی وایە لەوانەیە پارتی پێوە بێ لە هەڵبژاردننی داهاتووە پارتی هێزێکی گرنگوانە بێ زۆر بە زەحمەت هێزانم ئەوان داخڵ بە تەحالوفێکی لەو چەشنە بن ئەگەر داخڵ بن بە سیاسەتێکی هاوبەش پێم وایە هەنگاوێکی باشە سپاس دەکەین کاک ئەدنان عوسمان سپاس بە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ